فرماڵی عزیزی و بەنامەی ئەرەمەرزیا و کەریم و هەلەکەیەوە سڵام و خێرامایە فێن ئازیزان و خۆشەویستان و فەرمون لەگەڵ وتاری دامەزراوەی هاتنێکی هەورامیانەی هەڵەبجەیانەی بێخۆشتان لێ بکەین بەخێر بێن سەر دار و کلتوری هەورامان کە بەناوی مامۆستا محەممەد ئەمین هەورامانیەوە ئەکرێ کۆمەڵێ توێژەر و نووسەر لەم دەڤەرە یادی ئەو مرۆڤە دۆست و بە ئەمەکەی وشەی کوردی و ئەدەبی کوردی و فەرەنگی کوردی و مێژووی کوردی دەکەنەوە و ئێمەش وەکو واجبێک و دامەزراوەی کەریمی عەلەکە هەستاوین بە سازانی ئەم دیداری سێهەمە. ئەدەبی کوردی ئەوەندە دەوڵەمەندە وابزانم ئەگەر بتوانین قەترەیەکی لێزاکەین یا خشتە دابنین لەسەر ئەم بناغەیە کارێکی گەورەمان کردو بۆ ئومێدەشەوەی شەکەین. دیدارەکە ئەمڕۆ ئەگەر پێویستی کەس بێنێش درێژەکەینەوە قوربان هەمووی باسی کلتور و ئەدەب و توێژینەوەکانی مامۆستاکە. خودی لیریک بریتێنەوەی کە تعبیرە لە خۆت تعبیرە لە خۆت ئەرزی سلااو و ماندوونەبوونم هەیە لە خزمەتانە هۆکارێک گرین کە ئیمڕۆ من تایبەتەن حەزمە کرد لێرە بم بەڕاستی ناسینی کەسانێکی دڵسۆز و خەمخۆر و تایبەت ئەو کەسانێکە لە دنیای ئەدەبیات و هونەر تێدەگەن و ئەوە ئەمە بەڕاستی فرسەتێکی زۆر باشە بۆ کەسانەی کە بە شوێن کەسانێکە ئاگەڕن لە داڵغەکانیان وەکو خۆیان بێت بۆیە ئەمە من بۆ خۆم بەڕاستی وا بووە ناسینی کەسانێک کە داڵغەیان وەکو خۆتەکە بە دوای چارەسەرێکە ئاگەڕن بۆ ئەم کەملوتفیە و نەبوونی ئەهمیەتێکە ئەبد بدرێت بە دنیای هونەر و ئەدەبیات من وەکو خۆم بەڕاستی بە شوێن کۆبوونەوەیەکی وەها ئەگەڕم هیوادارم کارانە ئەم باسانە کە ئیمڕۆ ئەکرێت یا هەر لە کوبنەوەیەکی ترا هیوادارم بەردەوامی هەبێت و تەنیا لەو چەند سات و کات و قسە تەواو نەبێت. تایبەتمەندیەکانی لیریکە خودی لیریک بریتێنەوەی کە تعبیرە لە خۆت